بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه بإحسان إلى يوم الدين. لە 2024 خەستەخانەی میهرەبانی بڕیارێکی زۆر جوانیدا کەوا برێتە خەڵکی میهرەبانی پێشەنگە. ئەو کردارانەی کە کردیتمان بیسەلمێنین لۆ خەڵکی کەوا میهرەبانی پێشەنگە لەو ئیشەیە کە دەستمان پێکرد نزیکەی ساڵ و نیوەکە کە لە خلالی ئەو ساڵ و نیوەی چەند قڵەوە خۆشەویستەکان عملیاتیان کردیە، وەکو لەسەر شاشەی دەیبینن 746 نەخۆش 746 نەخۆش لە خەستەخانەی میهرەبانی مەعیدەبڕینی لە بۆ کرایە لە فەزلی خوای گەورە بە زیاد بیتن. نەجاحەتێکی زۆر زۆر باشی هینایە، کەس لە کەنەما لەو 746ی نەمردیە بەو عملیاتی کە ئەو ترسە گەورەی دروست کردو لە ناو خەڵکی و دوو بە پارەکی زۆر دەکرا پارەکەشمان شکاند، کەوا ترسمان شکاند، پارەمان شکاند لە میهرەبانی. لەگەڵ ئەوەشدا لەگەر هەر هەمووتان بەردەوام بووین لە ڤایبەر گروپ لە واتساپ گروپ بە بەردەوام پرسیارتان کرد جوابماندانەوە، لەگەر ئەوەیدا کە دکتۆر و نەخۆش بووین، بەڵام ئێستا کە برادەر و دۆستین، ئێستا محەبەت و خۆشەویستی هەیە، چونکە ئەم لە تەعبیراتەکان دەردەبینم کە ئەو هەموو دوعای خێرەی دەکەن، دەرێن ڕەحمە لە داک و باب خوا خێرتان بنووسی، ژیانی منتان گۆڕی، ئەمن بوومە کەسەکی بکە. ئیدی ئەوە برادەرایەتی و خۆشەویستی و محەبەت دروست بوو. ئەسڵیش ئەوەیە کەی باخەوانە ئەوەی بێباخ بیتن، کەی دکتۆرە ئەوەی بێ نەخۆش بیتن و نەخۆشیش دوعای خێر لە بۆ بکاتن. بەڕاستی ئەمە دڵمان بەوەی خۆشەکەتانیتمان ئەو ئیشە گەورەی بکەین و ئەو ئیشەیەش دڵنیابن تەوفیقاتی رب العالمینە، دڵنیابن ئازایەتی و زیرەکی خۆمان نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ وما ئوتیتم من العلم إلا قليلا. ئەمە علمێکی کەممان هەیە، بەڵام خوای گەورە ویستی میهرەبانی سەر بخاتن، کوو کاتی خۆی دەوڵەمەندەکان و خێرخوازەکان و کەونە فەقیرەکان پارەی کۆمەک و یارمەتیان هینا، خەستەخانەمان پێ دروست کرد و جیهازمان پێکڕی، بە هەمان شێوەش خوای گەورە یارمەتی داین و شیفای لە بۆ نەخۆشەکانمان نارد. میهرەبانی دڵسۆزی و لێزانی